السلام عليكم مامۆستا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا پرسیارێکمان هەیە کە پرسیارەکەی جەنابەت حەزمان لێیە کە لە چەند مامۆستایەکی دیکەشمان کردی بەڵام هیچ جەنابەت حەزمان لێیە تەس چکەینەوە چونکە لەبەرەوەی بەشی مێژوو تەواو کردی اختصاصت مێژووە. بەڵێ. پرسیارەکەت دەڵێن بە چ نووسەرێک سەرسامی لە بابەتی مێژوویی و لەبەر چ بەو نووسەری سەرسامی و بە تایبەتی بە چ کتێبەکی ئەو نووسەرەی سەرسامی؟ زۆر باش. سەرەتا دەستخۆشیم هەیە لە بۆ پرسیارەکەت بە تایبەتی پرسیارێکی جوانە و لە بۆ بە تایبەتی و کەسانێکەوە زانست خوازن دەیانەوێت لە زانست و کتێب تێبگەن و کاری پێ بکەن. بەڕاستی کتێبە مێژوویەکان زۆرن، ئەو کتێبانێکەوە مێژونووسە کۆنەکان یاخود قەدیمەکان لەوانە ئیمامی تەبەری و ئیبن کەثیر و ئیبن ئەثیر ئەوانە عالمی گەورەنە، بەڵام ئەگەر بێت و بینە مێژونووسی ئەو سەردەمانەکەوە معاصر بێ سەردەمی هاوچەرخ بێ، بەڕاستی یەکێک لەو مێژونووسانێکەوە زۆر کاریگەرم پێی وە کتێبەکانی زۆر کتێبێکی ناوازەنە، ئەویش مامۆستا حەبیب محەممەد سەعیدە کە یەکێکە لەو مێژونووسە سەرکەوتوانە بەڕاستی کە لە ساڵەکانی 2020 لە 27 لە شەوی هەینی کۆچی دوایی کردیا، یعنی 2 ساڵێک پێش ئێستا کۆچی دوایی کردیا. مامۆستا حەبیب مێژوویەکی زۆر جوانی نووسیوەتەوە بە تایبەتی زنجیرە بابەتی گەلە زۆرە و زنجیرە بابەتی خولەفاکانی ڕاشدین و زنجیرە بابەتی هاوڵان و ژیانی ئازیزمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نزیکەی 1650 لاپەڕەی نووسیوە و لەگەڵ خوا ناساندا لەگەڵ قورئانیەکان و بابەتی زۆر نووسیوە و کتێبی نووسینی گەلێ زۆرە و یەکێک لەو کتێبانێکەوە زۆر یعنی پێم خۆشە کەوا بەردەوام بیخوێن و دووبارەی کەمەوە ئەوی ژیان یەکێک لەو سەحابانەیە زەیدی کوڕی حارثە. بەڕاستی کتێبێکی زۆر ناوازەیە، کورت و پوخت و پرسیارێکی تریشت ئەوە بوو کەوا لەبەرچی پێی سەرسامی، بەڕاستی لەبەر ئەوەی کتابەکانی هەرچەندە بابەتی مێژووی نووسیوە، بەڵام مێژوو ئەگەر ڕوحیەتی لەگەڵ نەبێ، مێژوو ئەگەر ئیمانی لەگەڵدا نەبێ نەیبەستێتەوە، بەڕاستی کو بڵێ تۆمارێکی ڕابردووە و سوودی ناگەێنێ. بەڵام هی مامۆستا حەبیب خوای گەورە جەزای بە خێری بداتەوە، کتێبەکانی لایانی ئیمانی زۆر بەهێزی تێدا، یعنی وا دەکات خوێنەر تێکەڵی ڕووداوەکان بێت، تێکەڵی واقعەتەک بێکەوە لەگەڵ ڕووداوەکاندا بژی، بۆیە بەڕاستی نووسینەکانی زۆر ئارامی دڵەکان دەکات، واتە دڵەکان ئارام دەکاتەوە و زۆر پێم خۆشە کە بەردەوام لەگەڵ ژیانی سەحابەکاندا بین بۆ ئەوەی بەتایبەتی لایانی ئیمانیەکەی زۆر ئینسان تام و لەزەتی لێ دەکات. کەم کەس هەیە ئەگەر بتوانێت بەلایەنێکی ڕوحی ئەم کتێبانە بخوێنێتەوە و دەست بە گریان نەکات لەگەڵی بەڕاستی. ئەوە لە کوردەکان. لە عەرەبەکانیش ئەوەی زۆر پێی سەرسامم مامۆستا عەلی سەڵابیە، ئەویش نووسینەکانی زۆر بەچێژن و نووسینی گەلێ زۆرە و یەکێک لە کتابە بەهێزەکانیشی لەسەر سڵاحەدینی ئەیوبیە. دەستان خۆش بی، زۆر سپاس، سەلامەت بن فەرموو. جەزاکم الله خێر. پاداشتی بەخێرتان بدات.